بەرەزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو ڕووداوانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویاندا حاڵەتەکانی کوشتن زیای کردووە و شێوازەکانی کوشتن جۆرا و جۆر بوون. گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی مرۆڤ بۆ پەنادەباتە بەر کوشتن، کوشتنی بەرامبەر یاخۆت خۆ کوشتن. ئەم حاڵەتە چییە لەو کاتەدا مرۆڤەکە تووشی دەبێت کە پێی وایە کە یەکلاکردنەوەی کێشەکانی خۆی تەنها بە کوشتن چارەسەر دەبێت. گفتوگوێن پرسو بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەدەمین دەستپۆری دەرونی. دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێت. سڵاو لە تۆ لە هەموو بینەرەکان زۆر سپاس. دکتۆر ئەم ماوەیە گوێبیستی چەند حاڵەتێکی کوشتنی ینی تاڕادەیەک دەستە جەمعی بووین. مرۆڤ بۆ پەنادەباتە بەر کوشتنی بەرامبەر چ دۆخێکە لە ڕووی دەرونیەوە لەو کاتەدا کە بەسەر ئینساندا دێت؟ وەڵاهی کوشتن هەر هەبووە، بەڵێ قابیل هابیلی کوشتووە و هەر لە کۆنەوە هەبووە، دواییش کە بەرەبەرە خێر و شەڕ هەبووە، خەڵکی ئاشتیخواز و خەڵکی شەڕانگێزیش هەبووە. اینجا بەشێک لە شەڕانگێزیەکە تەبعاً لووتکەکەی ئەوەیە کە کوشتنی بەرامبەرە و من وا هەستەکەم کە ئەم حادیسانە بە سدفەوە ئێستا چەند حادیسەیەک لە یەک کاتە ڕوویدا ئەگینا هەر هەبووە ئەم حادیسانە، بەڵام زۆر زەق نەکراوەتەوە وەکو ئەم جارەی ئەخیر و زۆر ئاوان نزیکیش نەبوون لە یەکتری. بەس ئەبێ بزانین کە حادیسەکان هەموو چوونیەک نین، یعنی هەر یەکە نەوعێکە. مەسەرەن حادیسەیەکی پەیوەندی بە باری کۆمەڵایەتیەوە هەیە، حادیسەیەکیان پەیوەندی بە باری دەرونیەوە هەیە، حادیسەش هەیە پەیوەندی بە ئیکۆنۆمی واتە شەڕ لەسەر ماڵ و مڵک و ئەم نەواشتانە بووە. بە سدفەوە ڕێکەوت بە تەسادوف کەوا بەیەکەوە بوون یان نزیک بوون لە یەکتری و طبعاً گلەیەکی زۆریشم هەیە لەسەر شێوازی ڕووماڵکردنی ئەو حادیسانە کە ڕوویان داوە. باسی ئەوەشەکەین کاریگەری چییە شێوازی ڕووماڵەکان. دکتۆر زۆر جار دەوترێت کە ڕووداوێک ڕووەدا بە دوای ئەوەدا چەند ڕووداوێکی هاوشێوەش سێرەکی ڕووەدا، ینی بۆ منە لە ماوەکانی ڕابردوودا ڕووداوی تەقینی غاز هەبوو. بەڵێ بە دوای یەکە لە چەند شار و شارۆچکەیەک ئەم ڕووداوە دووبارە ئەبوویەوە بە شێوازی جیاواز. یعنی ڕووداوێک ڕووەدا سێرەکەی چەند ڕووداوێکی تری هاوشێوە بە دوایە ڕووەدا. هیچ ئەکرێ بڵێن کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر یەکتر هەبن؟ دیسانەوە دوشتی جیاوازە. بۆ نمونە لە ئەمریکا وەختی خۆی مسلسلەیەک پیشاندراوە، ڕووماڵی بڵین تەواری یەکێک لە خستخانەکانیان کردووە. ئەو کەسانەی کە لە خستخانەکە دانیشتون ئەبینن حاڵاتی خۆکوشتن وشتیوا زۆر هاتووە بۆیان بۆ ئەو خستەخانەیە لە مسلسلەکە ڕوویاوە. دوای ئەوە لەو منطقەیە لە ئەمریکا و کەسانەی کە بینەری ئەو بەرنمەیە بوون حاڵاتی خۆکوشتنیان زیاتر تایە بوو. ئەمە وەکو شتێک ئیحاەکە بۆ ئەو کەسەی کە ئەو نیەتەی هەیە بۆ ئەوەی بڵێن شتەکە ئەنجام بدا ئەگەر پێشتریش وەکۆڵێن زۆر جددی نەبوو بێتایە، ئەم جارە بە جددی ئیشەکەکە و لی دەرەکەوێ. بەڵام مەسلەی غاز ئەویش هەر سدفەیە و هەر هەبووە ئەو حاڵەتانە ئێستش هەیە. ئەبیستین مەسەرەن لە دوهۆک شتێکی واقەومە، لە یەکێک لە مجەمەعەکان لە نزیک مووسڵ شتێکی واقەومە. بەس وەکوتم ڕووماڵکردنەکە زیاترە، یعنی بە کوردی خۆمان شتێک هەیەڵێ بە چاوی مشتری، یعنی ئیعلام بە چاوی مشتری سەیری ئەم شتانەی کردووە بۆیە وازەق کراوە و گەورە کراوە تا حدێک باشە بۆی خەڵک ئاگادار بێ و وریای خۆی بێ. بەڵام لە عینی وەختیشا خۆ ئەو کەسەی کە غازەکە تەقیوە لە ماڵەوە نەچوە خۆی بیتەقێنێ، غازەکە خۆی تەقیوە بە قەزا و قەدەر. اینجا بە سدفە بوو ئەوە حادیسەکان یەک لە دوای یەک ڕوویان داوە. باشە بین و سەر حاڵەتەکانی کوشتن ئەوە ڕەنگە بۆ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە مرۆڤ دەستی تێدا نەبێ، بەڵام لە ڕووداوێکی کوشتنە ئیترۆ مرۆڤ بڕیارەدا بەرامبەر بکوژێ یاخۆت خۆی بکوژێ. دکتۆر چه حاڵەتێکەوە لە ئینسانە کاپیر لە خۆ کوشتن بکاتەوە؟ بەڵێ پێش خۆشی پێ ڕاست بێ. کوشتن دوونەوە خۆ کوشتن و کوشتنی بەرامبەریش هەیە. بە ئینگلیزی پێڵەن سویساید و هۆمیساید، یعنی انتحار و قەتل. ئەگەر بینە سەر خۆ کوشتنەکە
بعض کەسێک هەیە کەسێتەکەی لەو نوعانەیە ئەمە پێڵێن ئیمپەلسڤ یعنی بە عەرەبی پێڵێن ئیندیفاعی واتە خۆی کۆنتڕۆڵ پێ ناکرێ کە سترەسێک زۆرە بێتەوە پەنگە خواتەوە ئەگەر مەجاری وەکو غازەکەی کە باسمان کرد ئەگەر مەجاری نەبێت تەنفیسی بێتە دەرەوە ئەو پەنگ خواردنەوە طبعاً لە ئەخیرا دەست بۆ خۆی ئەبات ئەمە نوعێکە نوعێکی کەش ئەو کەسانەی کە خۆیان ڕەشە بن لە بەرچاوی خۆیانە یعنی مەسەرەن خۆی بە تاوانبار ئەزانێ خۆی بەوە ئەزانێکەوە شایانی ئەوە نییە بژی دیسانەوە وا هەستەکە کە ئیتر گەشتە قۆناغێکەوە دەست بەخاتە خۆی و خۆی بکوژێ ئەجا ئەمانە ئەنواعی هەیە نەوەی تریشی هەیە و کەسانەی کە وا هەستەکە ئەوە طبعاً نەخۆشی نییە مەسەرەن بۆ نمونە هەمومان بیستومانە یەکێک لە شەڕا شەڕی کردووە یەک فیشەکی هەڵگرتووە بۆ خۆی شەڕەکەی تەواو کردووە و یەک فیشەکی یاوە لە خۆی بۆی نەکەوێتە ژێردەستی دوژمن و ئاعترافێک بک و ڕەفیقەکانی با بڵێن ئەوانەی کە لەگەڵیان ناویان بێنێ ئەمە شتێکی ترە بەس ئەوانەی تر کە باسم کرد ڕەنگە یەکەم و دووهەمەکە بێ و نەوعی تریش هەبێ ئەمە ئەو کەسانن کە حاڵەتی دەرونیان هەیە و حاڵەتی دەرونیەکان وایان لێەکە کە خۆیان بکوژن بەڵام بەعزە جارێ پێڵەن کوشتنی سۆزداری یا قەتلی ڕەحمە یعنی تۆ وا هەستەکەی کە تۆ ئەگەر خۆت بکوژی و بمری ماڵ و مناڵەکەت سەرگەردان و بێکەس و بێ خزمەت ئەبن لەبەرەوە چی ئەەکەی ئەمە طبعاً چەند کێسێکی وا هەبووە و دۆکیومنت کراوە لە مێژوو لە ناو خۆشمان نادیومانە ئەوەڵجارە چی یا مناڵەکە دەکوژی یا ژنەکە دەکوژی یا ئەوانەی تر دووسێ کەس ئەکوژی اینجا دوایی ئەچی خۆ دەکوژی نەک بوو ئەوەی سزای خۆت بی لەبەرەوەی ئەوانت کوشتووە نەخێر تۆ وا ئەەکەی بۆ ئەوەی ئەوان سەرگەردان و بێکەس و بێخزمەت نەبن ئەمیش نوعێکی ترە لە خۆ کوشتن ئەنواعی هەیە طبعاً باشە دکتۆر هەمیشە بیر لێکراوەیە پێشوەخت دوو هەیە طبعاً وەکوتم نەوعی هەرە یەکەم کە باسم کرد ئەوەی کە پێڵێن ئیمپەلسڤ ئیندیفاعی واتە تۆ کار لەسەر هاندەرێک یعنی شتێکەکە با بڵێن پاڵنەرێک ئەەکەی کە لە خۆ تا دروست ئەبێ ئەو دەقەیە ئەو لەحزەیە وەکو مەسەرەن کابرایەک تۆ شەرەفی ئەڕوشێنی مەسەرەن یا مەسەرەن لە بەردەم یا شتێکی واکەی کە ئیتر تەحملی نەمێنێ ئەوە یەکسەر وەکو کاردانەوەیەک ئەم ئیشەکە بۆی نەجاتی بێ نەوعێکی تریش هەر لە نزیکە لەمەوە کەسێتیە کە پێڵێن پەشێوی کەسێتی سنوورداری واتە اضطراب الشخصية الحدية بە ئینگلیزی پێڵێن borderline personality disorder لێرە کە وەکوتم سترەسەکان وشەی سترەسی سەر لەناو ئەلفوبێی کوردیا زۆر ئەتیادیە فشارە دەروونەکان کە پەنگە خۆنەوە کۆبنەوە بۆ ئەوەی بێتە دەرەوە چی ئەکە دەست بۆ خۆی ئەبا اینجا ئەمە دوونەوە بەعزێکی بەس خۆی ئازێتەدا ئەوەی گوێزان و شت لە خۆیانن یا ئەوە تا مەسەرەن فیشەکێگەنێ بە خۆیەوە و ئیتر یا ئەمرێ یا نامرێ لێرە لەم حاڵەتە نەوەی دووهەم ئەو کەسەیە کە خۆی بۆ ئامادە کردووە پلانی بۆ حازر کردووە اینجا ئەمە ئەو کەسانن کە لە بەردەم خەڵکی ترا ئیشەکە ناکەن ئەو ئامرازەی کە بەکاری هێنێ ئیشارێتەوە بۆ نمونە ئەوەی کە خۆی سووتێنێ یا فیشەکێ لە خۆیە ئەو ئامرازەی بەکارێنە لە پرۆسی خۆکوشتنەکە ئەیشارێتەوە نایخاتە بەردەم خەڵک کەس پێی نازانێ وەکو ئەوە نییە مەسەرەن بووکێک تەلەفۆن بۆ مێردەکەیەکە و خەسووشی دانیشتووە لە ماڵەوە ئەڵێ ئەگەر فلانشتم بۆ نەکەن ئەوە خۆمە سووتێنم یا خۆمە کوژم ئەمە جایە ئەمە هەڕەشەیە بەڵام احتیمالە نەتیجەیەکی خراپ بێ احتیمالە بمرێ بەدەستیەوە یعنی خۆی بکوژێ احتیمالە ئەمە طبعاً پلان بۆ دانانی ئەوەی کەیان ئەوەی کەشتەکە ئەشارێتەوە لە بەردەم خەڵک نایکا و بە تایبەتی ئەگەر وەسێتێکی نووسی بێ ئەگەر با بڵێن شێوازی بەکارهێنانەکە بۆ نمونە فیشەکێک با لێرە یا لە ناودەمیە ئەوە طبعاً ئەوە پێش وەخت پلانی بۆ داناوە و ئیشەکەی حازر کردووە اینجا کردوێتی باشە دکتۆر وتت بەنی تێبینیم لەسەر شێوازی ڕووماڵی ئەم ڕووداوانە هەیە ئەم ڕووداوانە لە میدیادا چەند با بڵێن تیۆریەکێ تیۆریەک پشتیوانی لە بڵاوکردنەوەی ڕووداوە تاوانکارەکانەکە ئەڵەم ڕووداوانە ئەبێ بڵاو بکرێنەوە خەڵک بیانزانێ لە بەرامبەریشدا چەند تیۆریەکی تر هەن کە دەڵێن نا ئەم ڕووداوانە پێویست ناکە بڵاو بکرێنەوە لەبەرەوەی ئەبنە دیاردە و ئەکا خەڵک فێری جۆری تاوانکاریەکان بێ و ڕووداوی بەلاو ئاسایی بێتەوە لە ڕووی دەرونیەوە چۆنە؟ پێشەوەی جوابی ئەوت بمەوە ئێمە لە ناو پرسپۆریەکەی خۆمانە
من تقریبا ئەتوانم بڵێم 47 ساڵە لەم پسپۆرەی خۆما ئیشەکەم لە سەرەتا کە ئیشمانە کرد ئەمانود نابێ پرسیار لە نەخۆشکەی ئایا تۆ ئەتەوێ خۆت بکوژی یان نا چونکە بەو نوعە ئەگەر تایە بێ ئەو هەستە تۆ بەو نوعە ئیحائی بۆکەی بۆی فعلەن بچێ خۆی بکوژێ ئەو تیۆریەی کە ئەڵەیە ئەو بۆ چوونە تاوان دەرکەوت هەڵەیە دوای 15 ساڵ یعنی ئەتوانم بڵێم لە 30 ساڵی ڕابردووە ئەبێ بەعکسەوە ئەگەر تایە بێ ئەبێ زۆر بە جوانی لێی بدۆزی تۆ بەڵام شێوازی پرسیارەکە چۆنە چۆن لێ ئەپرسییان خۆ تۆ ناڵی یەکسەر کابرا تۆ دانیشتۆ بەرامبەرت سەلام عەلەیک عەلەیکە سەلام ئەرێ تۆ خۆت بکوژیان نا یعنی پێڵێ ئایا ژیان چۆنە لە بەرچاوی تۆ ئایا تۆ دڵی بەخۆ خۆشە ئایا بیر لە پاشە ڕۆژەکەیتەوە وردە وردەتر پێ دەڵێ وەڵاهی کاکەم دنیایم لە بەرچاو کەوتووە ئەی ئایا هەستەکەی کە ئەگەر نەمێنی باشترە ئەرێ وەڵا دکتۆر ئایا وتوتە ڕۆژێک لە ڕۆژان باشتێ لە خۆم کەم و نەجاتم ئەرێ وەڵا دکتۆر ئەی پێشتر هیچ هەوڵت داوە ئەرێ وەڵا حەبم خواردووە یا نازەم دەرمانی مشکم خواردووە یا شتێکی لەو بابەت ئاوا بۆیە چی بەداخەوە برادرانی ئیعلام تەمان من لە ئیعلامە دانیشتوم ئەبێ لێمی قبولکەن برادرانی ئیعلام چونکە منافەسەیەکەن لە بینی خۆیانە و ئەیانەوێ ئەوەی کە جاران پێمانەوت سەبقی سەحەفی ئیسە نازەم چی پێڵێن بۆ ئەوەی بڵێ من زووترین کەس شتەکە ڕووماڵەکەم یا ئاشکرایەکەم و گەورەترین تەفاسیل وەرەگرم و توانیمە قابلێتم هەیە هەموو وردەکاریەکان پیشان بدەم ئەبینی ناوی شخصەکە ئەڵێ شوێنەکە ئەڵێ ئەمە تەبان بۆ هینی ژوایە ڕووماڵی شەڕی جووا بوو دوایی پیان وترەکە کە تۆ لە ناو جەبەکە هاتووی بە خەڵگەڵەی من لە فلان شوێنم دژمنەکە ئەوەی ئەکرێ بە پارە و ئەچێ قسفی ئەو شوێنت بووەکە عینەن شت لێرەش تۆ باشە حسابێک بۆ هەستی بینەر بکە حسابێک بۆ هەستی کە سوکاری ئەو کەسە بکە کە حادیسەکەی لێ ڕوویاوە یەکسەر ناوی بڵێ شوێنەکە بڵێ تەفاسیلەکە هەمووی بڵێ پێشەوەی پۆلیس بگاتە ئەوێ و بڵێن هیم کە تحقیقات بکات تۆ هەموو شتەکانە خەیتە ڕوو ئەوە غەڵەتە ئەوە یعنی شێوازە ئەوە یەک دوو هەمیش وەکو وتم ئەو کەسەی کە سەیرەکە خاستەن بڵێن تەلەڤیزیۆنەکان بڵێن وەکو ئێوە کە پڕبینەری هەیە لە مناڵێکی ناڵم ئێوە غەڵەت بوون بەڵام یعنی مەقسەدم تەلەڤیزیۆنەکە ئێوە بینەری زۆرە لە مناڵێکی بچووکەوە سەیریەکە تا پیاوێکی لە منیش گەورەتر ئەمانە هەستیان هەیە کاکە شعوریان هەیە حاڵەتێک هەیە پێڵێن پەشێوی دەرونی پەشێوی پاش زەبری دەرونی اضطراب ما بعد الصدمة النفسية يعني بعض جارێ هەر بیستنی خەبەرەکە تووشی دڵڕاوکێکی ئەکا لەبەرەوە من بەڕاستی گلەیم هەیە ئەوە یەک دوو هەمیش یعنی ئەم شتانە باس بکرێ باشە یعنی شتێکی باشە وەکو مەسەلەی خۆکوشتنەکە باس بکرێ باشە بەڵام ئاواز زەق بکرێتەوە و گەورە بکرێتەوە و مەجال بدرێ بۆ نمونە یعنی بۆ نمونە ئێمە لە سۆشیال میدیا ئێستا ئەبینین بەداخەوە بەعزێ کەس کە خۆیان بە مەلا ئەزانن بەداخەوە یعنی من ڕخنیان لێگرم بەعزێ وشە بەکارێن بەعزێ دەستەواژە بەکارێنن کە ئەسڵ و ئەساسی نییە و ئەوە تۆ بڵاویەکەیتەوە بۆ ناو خەڵکە تەمان من ڕخنەکەم تەنها لە کەناڵەکانە نییە بەڵام کەناڵەکان چونکە ئیلتیزامیان هەیە و مەسئولیەتیان هەیە و لەسەر ئەتیک پرینسیپلی ئەتیک ئەڕۆن بەڕێوە بۆیە تەوجیهی ئەوەکەم ئەگینا سۆشیال میدیاکە هەر بەربادە لەوان نییە بعضێ شت پیشانیان و بعضێ قسە بڵاوەکەنەوە کە هەر مێشتی خەڵک تێگەیان ینی ئەوی مێلاکەن مەبەستی لە چی بوو دوکتۆر یعنی بۆ نمونە مەسەلەن مەلایەک لەگەڵ ئەو پەڕی ڕێزم کە خۆی بە مەلا داهانێ ئەڵێ وەڵا ئەو شەخصە خۆی کوشتارەکەی نەکرد جنۆکەکە کردی جنۆکەکە چوو بۆ ناو لە شێوە ئەو جنۆکە وای لێ کرد کە کوشتارەکە بکە عینەن وەکو ئەو مەسەلەیە بەس ئەمە بە نوێکی کە ئەو سایقەی کە هەڵەیەکی زۆر گەورەیە کا مەسەرەن یەکێک کا بەژێرەوە ئەیکوژێ لەبەرەوەی مخالفەی کرۆ زۆر بە سەریعی ڕۆشتووە وەڵا شەیتان پێی کردم ئێخر خۆ شەیتان نەیوتەوە بکە تێگەی عینەن شت ئەو برادەرێش ئاوا ئەم قسانەی کردووە و تۆ نە پسپۆری دەرونیت نە ئەو بابەتت خوێندووە بە تایبەتی بەڕێزێکە وابزانم لە شوێنێک ئەژی کە خەڵک هەموو مێشکی کراوەیە لە کوردستان ناژی خەڵک هەموو مێشکی کراوەیە قسانە بە هەندوەر ناگرێ و ناشی کڕێ یعنی تۆ ئەگەر لە کوردستانە ئەو قسەیش بکەی هەتا حدێک بەعزە کەسێ ڕەنگە بڕوار پێ بکە بەڵام لە دەرەوە ئێمە خەڵک ئەزانین چۆنن لە دەرەوە ئەعلامی دەرەوە نوعێکی کەیە تاوانەکانی خۆ بێتە پاڵی شەیتان و جنۆکە و نابێشتیوە باشە دکتۆر یەکێکتر لەو بابەتانە زۆر زار دەوترێ باسکردنی ئەم ڕووداوانە ینی هەندێک جار بە پاڵەوانکردنی ئەوانەی کە خۆیان نەکوژن بۆ منە کەسێک خۆیە کوژێ بەڵام ژیانە
ناخۆشەم ژیانە قورسەم ژیانە وایە ئەها ئیتر دوای لە سوۆشیال میدیا ئەوەندە بەحس دەکرێت جۆرێک لە بە پاڵەوانکردن ئەبینی بۆ کەسەکە ئەمە هەندێک دەڵێن جۆرێک لە هاندانیشی تایە یعنی خەڵکێکی حەزەکان ناوی بێ حەزەکە باز بکرێ گەرچی پاش مەرگی خۆشی بێ ئەم حاڵەتە چۆن ناکرد هەیە وازحە خۆ لە کۆنەوە هەبووی سش هەیە من نمونەم هێنایەوە وتم ئەو پێشمەرگەیی کە ئاخر فیشەکی بۆ خۆی داناوە و خۆی پێکوشتووە لە ئیزگەی دەنگی گەلی کوردستان بوو شتێکی وا بوو ئەو کاتە کە ئەوترا باسەکرا گەنجێکی زۆر هەبوو حەزیانە کرد ئاوا لە خۆیان بکەن ینی بچنە تەنزیماتەوە ببن بە پێشمەرگە بۆی ببن بە پاڵەوان لەبەرەوەی فلان کەس وەکو پاڵەوان ئێستش ڕسمی هەڵواسرا و لە شوێنی کە باسەکرێ و هەموو ساڵێک بڵین وەکو یادی ئەکەنەوە ئەوە تەسیری زۆرە اینجا بەڵام ئەوە بە مەبەستێکی با بڵێن شەریف و ڕێزلێگیرا بووە بەڵام ئەمی تر یعنی ئەگەر بۆ کابرا بۆچی خۆی کوژێ لەبەرەوەی کە نەخۆشە خۆی کوژێ بۆچی بیکەم بە پاڵەوان و ئەم خەڵکە هەموو لاسایی بکەنەوە تەمان وەکو وتم تۆ ئەگەر نمونەم هێنایە وتم ئەو سەرسە لە ئەمریکیی کە خەڵکیانە هێنا بۆ خەستەخانەی تەواریەکە بە حاڵەتی خۆکوشتن ئەیان هێنان خەڵکێکی زۆر خۆی کوشت دوای ئەوە لەبەرەوەی تۆ تیاتا هەیە یعنی ئەو ئەحساسە تیا هەیە شتێک هەیە لە ناو مێشکی ئێمە پێڵەن کۆرتێکس واتە توێکڵی مێشکی ئێمە وەکو ئینزیباتێک وایە وەکو ئاسایشێک وایە ڕێگەت لێ ئەگرێ ئەو کارە بکەی اینجا بەم نوعا بەم شێوازی ئیعلامە ئەو ئینزیباتە لا ئەبەی ئەو کۆنتترۆلە لا ئەبەی طبعاً ئیتر حاڵەتەکەت ئاسانترە بێ خاستن ئەگەر تۆ اینجا لێرا یەک نقطە هەیە دەستت گەیشتە ئەو ئامرازەی کە کارەکەی پێەکەی ئیتر خۆ کوشتن بێ یا کوشتن بێ بۆیش ئێمە پاش ئەم حادیسەی کە ڕوویە لە هەولێر بەڕێزێک دکتۆرێکی دەرونی هی کورد هەڵمەتێکی دەست پێ کرد ئێمە هەمومان لایکمان کرد هەڵمەتی نەهێشتنی چەکی بێمۆڵەت لە کوردستانە اینجا وەکوتم ئامرازەکەش گرنگە ئایا ئەو ئامرازت لە بەردەسایە یانە یعنی تۆ ئەگەر نیازت ئەوە بێ کە شتێکی وا بکەی شەڕانگێزی تیاابێ ئەگەر دەستت بگاتە ئامرازی شەڕانگێزیەکە ئەوە تەبان ئاسانترە بێ بۆی لە حاڵەتە باشە دکتۆر بە ڕوانینی تۆ چی بکرێ بۆی عسابی خەڵک سار بکرێ ئێسێمە لە مانگی ڕەمەزانە داین عادەتەن لە مانگی ڕەمەزانە لە ڕوە دینیەکەشیەوە بێڵێن جنۆکە بەسترێتەوە وەکو مەلایەوەتی شەیتان کە لە ڕاستەکەن شەیتان کە لە بچاکرێ گەر بۆدە ئاینەکەی لێک بینەوە جامە شەیتان کە لە بچە کراوە ئاوایە گەر شەیتان بکرێتەوە دەست و قاچی ئەو کاتە ئەبێ ڕووداوەکان زۆر زیاتر بکەن چی بکرێت بۆی عسابی خەڵک سارد بکرێتەوە ینی خەڵک دەرونی ئارامتر بێ هێندە کەلەی گەرم نەبێت لەسەر شتێکی بەسیت دانە بەزێ بۆ یەکتر و بگاتە ئاستی یەکتر کوشتن یەکەم شێت جارێ لەبەرەوەی لە ڕەمەزان ڕوویداوەی سپاتەکەەوە شەیتان نەبووە چونکە شەیتان کە لە بچەیە لە ڕەمەزانە ئەوە مۆزوعێکی کەیە چونکە پسپۆری من نییە بەس من ئەوەنە ئەڵێم یعنی شێوازی ڕووماڵەکە بە نوعێکی کە بێ و هەموو کەسێکیش ڕێگەی پێ نەدرێ بە کەیفی خۆی قسەی تیا بکرێ بەداخەوە ئیسا خەڵکێکی ئەوەنە زۆر پیا بووە نە پسپۆرن نە شەهادەیان هەیە نە ڕێگە پێدراون نە ئیجازەیان هەیە نەمۆڵەتیان هەیە کەوا قسە لەم بابەتانە بکەن با هەموو کەسێک قسەی تیانەکە چونکە کە زۆر بوو ئەو کەسانی کە قسەی تیاکەن باشیش ئەڵێن خراپیش ئەڵێن ڕووماڵکردنەکە یا باسکردنەکە شتێکی باشە ئێستا ئێوە منتان هێناوە باسی ئەم بابەتە بکەم بەسەر سەر و بەسەر چاو ئیشێکی باش ئەکەن بەڵام ئەبێ ئەو کەسەی کە قسەی تیاکە پرۆفەشنەڵ بێت یعنی ئەو توانایی هەبێ ئەو جێگەی هەبێ ئەو ترێنینگەیە ئەو ڕاهێنانەی هەبوو بێت کە بتوانێت باس لەم بابەتانە بکە ئەمە یەک دووهەمینیشی زۆر گەورەی مەکەن یعنی خەڵک مەترسێنن خەڵک مەتۆقێنن بەجارێ با بڵێن بەعزێ دیمەنیش هەیە پیشانی مەدەن بەعزێ شت هەیە یعنی ئەتیکی ڕۆژنامە نووسی ڕەنگە ڕێگەت پێ نەدا بیکەی بەڵام بەداخەوە کردویانە بۆیە یەکەم شت بڵێن زۆر زەق نەکرێ شتەکە با باس بکرێ با خەڵکێکی پسپۆر بهێنن مناقەشەی بکەن باسی بکەن خەڵکی بەرامبەریش بێنن مناقەشەی ئەو پسپۆرە بکە بڵێ کاکە من هەروازانم ئەمە جنۆکەی وای کردووە اینجا ئەمانە کە هەمووی کرا ئیتر خەڵکیش هێمنە بێتەوە هێجگارەوە ناترسێ و ناتۆقێ دکتۆر دواپرسیارم ینی چەندە گرنگە خەڵکیش بۆ خۆی ڕەچاوێکی باری دەرونی خۆی بکە یعنی تۆ چووی
هەرچی پیجێ لەم کوردستانەیە لایکی کردووە ڕووداوێک بێگومان لە زاخۆ ڕووبا ناخۆش بێت تۆ لێرەوە ئەی بیستی ڕووداوێک لە خانەقین ڕووبا تۆ لێرەوە ئەی بیستی ینی وای لێ هاتووە ڕووداوێکی بچووک ڕۆدا ئیتر تۆ پێت وایە کۆمەڵگەکە هەموو پڕە لە تاوان پڕە لە ڕوودا و پڕە لە شتی ناخۆش لە کاتێکدا لە هەموو کۆمەڵگەکان هەر بەم شێوەیە ڕوودا و ڕوودا خەڵک ئەمرێ خەڵکە کوژرێ بەڵام ئەوە تۆی هەموو ئەم ڕووداوانە و لە خۆکۆ کردوێتەوە بەڵێ بالضبط لەبەرەوەی کە لە پێشە کە سۆشیال میدیا دروست بوو ئەسن کە ئینتەرنێت دروست بوو لە کوردستانە دوای ئەوەی تر ئەم پێگەشتەکان و سۆشیال میدیا خەڵک تامەزرۆ بوو خەڵک ئەم شتانەی نەدی بوو ئێمە بە کوردی خۆمان پێڵێن نەدی و بدی بوو خەڵک منیش نەدی و بدی بووم هەموو کەسێ نەدی و بدی بوو لەبەرەوە هەرچیەکی ئەبینی لایکیە کرد هەرچیەکی بینی سەیریە کرد هەر هەواڵێک بواە بە دوایە ڕۆژ بەس ئێستا تقریبان تێر بووە خەڵک با سەلەکتیڤ یعنی با بڵێن هەڵبژاردە بکە بزانێت گوێ لەکوێگرێ بزانە لەکوێ هەواڵ وەرەگرێ بزانە لەکوێ قسە وەرەگرێ یعنی چونکە بەعزە جارێ یەک هەواڵ سەر لە عالم هەموو شێوێنێ کاکە لە نەوەتویەکە ئیزاعەیەکە بوو پیانۆ مۆنتی کارلۆ کابرایەک تەسریحێکیە ئەم سلێمانیە هەموو شارەکەی بەجێهێشت و ڕای کرد و ڕۆیشت ڕەنگە شانی ئەوەش نەبوو بێ ئەو ئیشە بکرێ بۆیە ئەڵەمە بێ ئاگادار بن گوێ لەکوێ بەڵام سەیری کێ لایکەکەی گوێ لەکوێگری بڕوا بە کێەکەیت و بڕوا بە کێ ناکەیت و ئێستا تەمان هەر ئەم بەیانێ من ریپۆرتێکم گێرێ بوو ئەڵێن بەهۆی سۆشیال میدیاوە خەڵک هەیە لە هێندەوە ئەتخەڵەتێنێ وردە وردە بڵێن هینت بوو هەڵا ڕۆکە بۆ ئەوەی بچیتە ناو پێگەکەی و دوایی لە ناکاوە 20 میلیۆن و 30 میلیۆنت لێ زێ بەبێ ئەوەی ئاگاد لە خۆت بێ بۆیە ئەبێ خەڵک وشیار ببێتەوە و ئاگاداری خۆیان بن و بڕوا بە هەموو قسەیەک نەکەن و هەموو شوێنێک سێر نەکەن زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆری دەرونی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن سپاس بۆ ئێوەش و دەست سپاس دەست خۆش بێ